پرۆژەی وەشاری تەندروستی هەرزەکارانە کاردانەوەی وڵاتیانی لێکەوتوتەوە و داوا دەکرێت ئەو پرۆژەیە لە ناوەندەکانی خوێندندا ڕابگیرێت. بەپێی زانیاریەکانی پەیام، پرۆژەکە باز لە یەکسانی نێوان ژن و پیاوان دەکات و بیر و باوەڕی نامۆبڵاو دەکاتەوە. کچان و ئافرەتان ڕێنمایی دەکات دازاد بن و نێنیەکان و کێشەکانیان لای دایکیان باز نەکەن، چوونە دەرەوە لەگەڵ ڕێگەزی بەرامبەر ئاسایی بێت و ئەگەر ڕێگر بوون لە چوونە دەرەوە مەبەستە سەرەکیەکە بە ماڵەوەیان نەڵێن. پرۆژەکە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە بە ئامانجی بەڕێوەبەرایەتی پەروەردە پێویستاوە و ڕێکخراوی یونیسێف پاڵپشتی دەکات. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی دەڵێت بە دوواداچوون بۆ ئەو پرسە دەکەن و ئەگەر بیری نام و دژی ئاین و ئادابی کوردەواری بەیان کرابێت ڕێو شوێنی توند دەگرنە بەر. ئێمە ئەرکی سەرشانمانێ وشارکردنەوەی خەڵکە پەیامە بە ئەو پەیامە بە خەڵکی بگەینی کە چۆن وشیار بێ ڕۆژانە خۆت ئەزانی دنیا پڕ لەو کێش و گرفتانە کە هەیە. ئێستا ئێمە ئەو ڕوونکردنەوە بزانم کافی بوو بۆ ئەوەی کە جوابی ئەو کەسانە وگرە. ئێمە لێرە ڕایەگەێنین بە هیچ نەوەیەک پەیامی ئەوە نەدراوە بە خەڵکی کە باز لە پیرۆزەکانی بەهای دین بکرێت یان بەعکسەوە باز لەوە بکرێت کە دایک و باوکان گوێ بۆ دایک و باوکان نەگرەیان لەو شتەوان. ئێمە لێرەوە ڕاگەینین کە مەسئولیشین لێی کە بە هیچ نەوەیەک ئێمە پەیامێکی دینی ئەخلاقی کۆمەڵایەتی کوردیە و هیچ کاتێک ڕێگە بەوە نایەن بەدەر لەم باسە لە ناو کۆمەڵگای کوردیا باس بکرێ. توێژەرێکی کۆمەڵایەتی لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی باز لەوە دەکات هەر شتێک پێچەوانەی یاساکانی ئیسلام بێت مای هەڵوەستە لەسەرکردنەوە و پێویستە ڕێی لێ بگیرێت. بۆیە ئەگەر شتێکی لەم بابەتە کە بەو شێوازەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان باسەکرێ گەر شتێکی لەو شێوازە کە وترا بێت بەڕاستی ئێمە بە دوورە لە هەم لە ئەرکی سەرشانی ئێمە و هەم لە عرفی کۆمەڵایەتی و دابوونەریتی کۆمەڵگا و دووریشە لە دین. بەڵام ئێمە ئەوەی کە وەکو لە پرۆژەکە هاتووە لە ناوڕۆکی پرۆژەکەیشا هەیە بەڕاستی ڕوونە و وازحە کە لە تەواوی کوردستانە پەیڕەوەکرێت. بۆیە ئێمە گەر شتێکی لەو بابەتە وترا بێت ئێمە بە هیچ شێوازێ لەگەڵیانین و لەگەڵیشیان نەبووین بە هیچ شێوازێک. کەمتر لە ساڵێکە پرۆژەکە بۆ هۆشیاری و بەرگرتن لە توندوتیژی خراوەتە بواری جێبەجێکردنەوە لە قوتابخانە و شوێنە گشتیەکان لە ڕێگەی سیمینار و کۆڕەوە. ئامانجەکە بڵاو دەکرێتەوە و تیمەکە سەر بە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجەن. پێمان وایە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی موسڵمانە، ئەبێ ئەو شتانی کە بڵاوکرێنەوە لەگەڵ نەگۆڕەکانی ئیسلاما دژ نەبێت، شتێک نەبێت کە کۆمەڵگە بەرەو هەڵدێر بەرێت. لێرە لەوێ ئەبیسین کە سیمینار ئەگیرێت و بیرروڕای جۆرا و جۆر لەسەر مافی یەکسانی و مەسلەی جێندەر و ئەو مەسەلانی کەوا ئەکەن بەداخەوە شیرازەی کۆمەڵگەی کوردەواریمان بەرەو تێکچوون برن بە ناوی یەکسانی و بە ناوی ئازادی و بە ناوی حڕێتی تاک و ئەوەوە ئەمڕۆ هەستەکەین ئەو بیرروڕایانە بەڕاستی زۆر نامۆن بە کۆمەڵگەکی ئێمە. پێویستە میلەتی ئێمە هۆشیار بێت، پێویستە ئەو شتانە بەسەرمانە تێنەپەڕن بە هەموو لایەکەوە هەموو ئەو شتانی کە ئەبن هۆی ئەوەی کۆمەڵگەکەمان و شیرازەی خێزان بەرەو تێکچوون ئەبن بەرامبەریان بۆستینەوە. بەپێی زانیاریەکانی پەیام لە قوتابخانەکانی کچان وتراوە بادین ڕێگر نەبێت لە بەردەم ئازادیدا کۆمەڵگەی کوردی موسڵمان هەموو بیر و بۆچوونێکی نامۆ کە دژ بێت لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و پێچەوانەی کەلتور و دابوونەریتەکانی کۆمەڵگە بێت ڕەت دەکاتەوە و قوبوڵی ناکات. پێشتریش لە شارەکانی دیکە لەلایەن چەند ڕێکخراوێکی بیانی و مەسیحی لە ناوەندەکانی خوێندن بانگەشەیان بۆ پرسی جەندەری و ئازادی تاک دەکرد. بەڵام لەلایەن هاوڵاتیانەوە ئەو هەوڵانە بۆ بەلاڕێدابردنی تاکی کورد بە بیری نامۆ ڕێگەی لێگیرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.